چی ڕوویدا؟ حکوومەتی هەرێم چی کرد؟ بەڕاستی مەسرور بارزانی چی کرد لە کاتی کۆرۆنادا؟ ئەگەر ئەم پرسیارە لە میدیای پارتی بکەیت ئەوە پێشکەشکار و پەیامنێر و شیکەرەوەکانیان دەڵێن مەسرور بارزانی توانی سیاسەتێکی حەکیمانە پەیڕەو بکات. ئەگەر بڵێ ئەی موچە و خەڵکی هەژار ئەڵێن چاوتان بە سەرکەوتنەکانی سەرۆکی حکوومەت هەڵنایەت. بەڵام بەڕاست مەسرور بارزانی چی کرد؟ بەشیکردنەوە بۆ کۆبوونەوە بڕیارە ئۆنلاینەکانی مەسرور بارزانی بێت هیچ بڕیارێکی گرنگ لە ماوەی کۆرۆنادا نەدراوە. سەرەتای مانگی نیسان لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران بارزانی ڕایگەیاند موچە کەم ناکەنەوە، بەڵام لە بری ئەوە پێدانی موچە بوو بە 45 بۆ 50 ڕۆژ جارێک. بڕیارێکی تری ئەوە بوو لە کرێچەکانی حکوومەت و باجی سەر خاوەن مڵکەکان خۆش دەبن، بەڵام ئەوەش تا ئێستا قسەیە و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. لە کاتێکدا خێرخوازان هەڵمەتی کۆمەکردنی هەژارانیان دەست پێکرد بوو، حکوومەتی هەرێم وتی قەدەغەیە و دەبێت تەنیا پارەکان بە حکوومەت بدرێت. کاتێکیش عێراق بڕی 600 ملیارد دیناری دابین کرد بۆ هەژاران، مەسرور بارزانی ئاواتی شێخ جەناب و هەندێک وەزیری تری ناردە بەغداد تا پشکی هاوڵاتیانی هەژاری هەرێم وەربگرێ کە ئەوەش ناڕەزایەتی ژمارەیەک پەرلەمانتاری لێکەوتەوە. لە نامەیەکدا غالب محەممەد و سەرکەوت شەمسەدین بە وەزارەتی پلاندانانی عێراقیان وت نەکەن ئەو پارەیە نەدەنە دەست حکوومەتی هەرێم. عێراق خۆی لەلایەن وڵی وەزارەتی دارایی بانکی ناوەندی عێراقەوە لەو پشکە ئەگەر هەرێمی کوردستان حساب بکەین هەرێمی کوردستان نزیکەی 80 ملیۆن دلارێکی یعنی بەرەکەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئێمە لە ماوەی ڕابردوو لەگەڵ دکتۆر غالب وەکو دوو پەرلەمانتار داوامە لە وەزارەتی پلاندانانی عێراق کرد بە فەرمیش پەیوەندیمان پێوەکردن کتابێکشمان بۆ ناردن کە ئەو پارەیە ڕاستەخۆ بدرێ بە هەرێمی کوردستان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە ڕێگەی بریکارەکانی خۆراکیشەوە ئەتوانرێت وەربگیرێ کێ هەژارکی هەژار. ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەو پارەیە بگاتە دەستی هاوڵاتیانی هەژار ڕاستەوخۆ لە ڕێگەی عێراقەوە. عێراق خۆی لە ڕێگەی وەزارەتی دارایی خۆیەوە نایکات. بۆچی لە ڕێی هەرێمەوە نەبێ بۆ کە خۆی ئێمە گرفتێکمان حکوومەتی هەرێمی کوردستان هیچ متمانەیەکی نییە کە هیچ پارێک بێتە بەبژێر دەستی بتوانێت بە سەرڕاستی ئەو پارەیە بگەنە دەستی هاوڵاتیان. لەلایەکی ترەوە کارمەندانی تەندروستی هیچ هاندانێکیان بۆ نەکراوە و نزیک بە 45 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە. لە کاتێکدا لە هەندێک لە نەخۆشخانەکاندا کە تایبەت بوون بە کۆرۆنا مامەڵەی قورس لەگەڵ کارمەندەکان کراوە، تەنانەت ماوەیەک بەر لە ئێستا هێرش کرایە سەر پزیشکێکیش. ئەمەش لە کاتێکدایە لە ئێستادا عێراق بڕیاری پێدانی زەوی بە کارمەندانی تەندروستی داوە لە بەرامبەر ماندووبوونیان لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. بەڵام لە هەرێمی کوردستان هەر خێرخوازان چەند نەخۆشخانەیەکیان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دروست کرد و هاوکاری دارایی خۆبەخشانی تەندروستیان کرد و کارمەندانی تەندروستیش لەسەر ئەرکی خۆیان ماسکیان دەکڕی. ئەو هاوکاریە بیانیانەش کە گەیشتە هەولێر نەگەیشتە پارێزگاکانی تر. خۆ ئەگەر کەرەنتینە پێوەری سەرکەوتنی مەسرور بارزانی بێت ئەوە زیاتر لە 10 ڕۆژ پێش گەڕانەوەی مەسرور بارزانی بۆ هەرێم، پارێزگاری سلێمانی دەستی بە کەرەنتینە و پشکنین و ڕێکارەکانی دشت بە کۆرۆنا کرد. کاچی لە بری پشتیوانی تا ئێستاش هیچ هاوکاریەکی دارایی بۆ سلێمانی نەناردووە. تەنانەت کار گەیشتە ئەوەی پارێزگاری سلێمانی لە کەناڵی K24ەوە ڕایگەیان هیچ هاوکاریەکی حکوومەت نەگەیشتووەتە سلێمانی و داواشی کرد بە شەپارەی بەغدا و خێرخوازان و ڕێکخراوی تەندروستی جیهانیش بنێرن چونکە زۆر درەنگە. نە ئەو بود پارەی لە دەوڵەمەنەکانی کۆکردوێتەوە تا ئێستا گەشتۆ بە ئێمە، نە ئەوەی لە WHO هاتووە، نە ئەوەی لە بانقی مرکزی عێراقەوە هاتووە، نە ئەوەی لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هاتووە، نە ئەوەی کە قەرار بووم ئەو ماڵەکەم دەرامەتانە هاوکاری بکرێن ناو خۆراکەی بۆیان بکڕێ. کاتەکە زۆر درەنگە. ئەوان دەستی ئێمەیان بەستووە کە ئێمە هیچ کۆمەک و پشگیریە کۆکەینەوە، هەمویان بردووەتە لەلای ئەنجومەنی وەزیران. سەرۆکی حکوومەت لە دوای گەڕانەوەی بۆ هەرێمی کوردستان ماوەی 10 ڕۆژ نەدەنگ و نەڕەنگی نەبوو لە بری خۆشی وەزیری ناوخۆی ڕاستپارت کارەکانی بۆ بەڕێوە بەرێت تا ئەوەی لەسەر ئاستی سیاسی و دارایی لە ماوەی کۆرۆنا قەیرانی دواکەوتنی موچەی خۆڵقان بۆ پارەش چاوەڕێی دەستی بەغدا و بەرزبوونەوەی نرخی نەوتە. لەلایەنی ئەمنیشەوە لەسەر پۆستێکی فەیسبوک زیاتر لە 20 ڕۆژە ڕۆژنامە نووسێکی کردوتە ژوورەوە و لە زینی وەرتێش نزیک بوو شەڕی ناوخۆ دەست پێ بکاتەوە کە دۆخەکەش گرژ بوو وتی لە کەسی قبول ناکەین لە حکوومەت یاخی بێت کە مەبەستی لە یەکێتی بوو. بەڵام لە میدیاکانی پارتیەوە
وەک سەرکەوتووترین وێناکرا بە جۆرێک پارێزگاری هەولێر دەیوت ئەوەی ئێمە کردومانە لە ئەمریکاش نەکراوە لە کاتێکدا لە ئەمریکا مانگانە 7 ملیۆن ئەمریکی هەژار و فەرمانبەر کە کارەکەی لەدەستدابێ موچە وەردەگرن